خۆپیشاندانی دەرچوانی کەرکووک لەبەردەم کۆمپانیای نەوتی باکوور تونند و تیژی لێکەوتەوە. دەرچوانی کەرکووکن لە هەموو پێکاتەکان لە ڕابردوو چەندین خۆپیشاندانیان کردووە و داوا دەکەن لە کەرتی نەوتیدا دابمەزرێن. ئێمە وەکو مەشقپێکراوانی کۆمپانیای نەوتی باکوور تەنیا داوای مافە سەرەتاییەکانی خۆمان کردووە. بۆ ماوەی 6 مانگ ئێمە مەشقمان کردووە بە تەواوی شارەزای کاروباری ناوی کۆمپانیان، بەڵام ئەمڕۆ بە شێوەیەکی جیاواز وەڵاممانیاندایەوە تونندوتیژیان بەکارمان هێنا بە ئاوی گەرم و بە چەند شێوازێکی تریش. بۆیە ئێمە تەنها داوا ئاکەین بمانکەم بە گرێبەستی ڕۆژانەکەەوە مافێکی سەرەتایی خۆمانە. کۆمەڵێک خەریجی جێوراجۆرین لە هەندسە پێکاتوە لە زانستەکان و لە پەیمانگاکان زۆربەی زۆرمان هەندسەی نەوتەکە ئەوە هەر بۆ خودی کۆمپانیاکە زۆر گرنگە. ئەگەر باسیەوە بکەی ئەمڕۆ چۆن ئاوی گەرمیان پێتان کرد ئێستا پێشکەمێت لە پێش دەرگا ئیتر کۆبوونەوەمان کردو بەڵام بۆی بڵاومان پێ بکەن ئاویان پێمان ڕشت چەند کەسێکمانی زۆر ئازێتی بوو لە کچ و کوڕان ئیتر باش بوو جای بەهانانەوە هاتن. سەرکردەی لایەنێکی عێراقی لە کەرکووک داوای دەرچوانی کەرکووک بەڕەوا دەبینێت و دەڵێ حکوومەتی عێراق تەنها ڕێگری بۆ دامەزراندنی دەرچوانی کەرکووک دروست دەکات. يتكونون من نسيج كركوك عربا پێکاتون لە هەموو پێکاتەکانی کەرکووک جێیدا خالەبری ئەوەی دایان بمەزرێنن بە هاوین ئاوی گەرم و بازستانیش ئاوی ساردیان بەسەردا دەڕژێنن. جێیداخە حکوومەتی عێراق لە ڕووی دامەزراندنەوە هیچ ئاورێک لە کەرکووک ناداتەوە. پەیاممان بۆ وەزارەتی نەوت ئەوەیە دەرچوانی کەرکووک دابمەزرێنن چونکە ئەم شارە لەسەر دەریایەکە لە نەوت ناکرێت دەرچووەکانی بێکار بن. طبعا معظمهم هندسة نفط يعني لازم يتعينون هذول يعني. ژماریان 1253 دەرچووە بۆ ماوەی 6 مانگ مەشق و ڕاهێنانیان لە کۆمپانیای نەوتی باکوور بینیوە. هاوتاکانیان لە پارێزگاکانی تری عێراق دامەزراون. دەرچوانی کەرکووکیش داوا دەکەن لە کۆمپانیای نەوتی باکوور دابمەزرێن ئەگەر بە گرێبەستی ڕۆژانەش بێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.